بەڕێز دکتۆر فەریاد فازڵ ئەکادیمیکار و مامۆستای زمان و سەرۆکی پەیمانگای خوێندنی کوردی بەرلین لە ستودیۆ لەگەڵمانە دکتۆر بەخێبن خۆشحاڵم لەگەڵمان. زۆر سپاستان دەکەم و سپاسی میوانداریەکەتان دەکەم و سڵاوم بۆ بینەران. باشە دکتۆر سەرەتا لەو ئاهەنگانەوە دەست پێکەین کە ئێستا لەسەر شاشەی کوردستان 24 لە چەند راپۆرتێکا کۆمان کردبوونەوە. ئەم ئاهەنگانە لە سەرجەم پارچەکانی کوردستان تا چەندە گرنگن بۆ زمانی کوردی زمانی دایک؟ سەرەتا خۆشحاڵمەوە بڵێم پێش 6 ساڵ کە گەڕامەوە و جەنابیان سەرۆکی نەتەوەی کورد فەرمووی لێرە بمێنمەوە مامەوە ئەمە ئەوە دەگەیەنێت کە ئێمە ئەو گۆمەی کە دانرا بوو بۆ زمانی کوردی شڵەقانمان. پێش ئەوە ئەتوانم بڵێم بە ساڵێکیش ئاهەنگێک نەدەجێڕا بەڵام زۆر سربەستم بەوەی کە ئێستا و ئاهەنگانە دەجێڕێ. زمانی دایک بۆ نەتەوەی کورد زۆر زۆر گرنگە. گرنگەکەی لە چیدایە؟ ئەگەر نەتەوەکانی تر بۆ ئەوان بابەتێکی سەرەکی نەبێ بۆ ئێمە بابەتی بوونمانە. بوونمان لە چیەوە هاتووە؟ لەم وڵاتە کەیمەی تیاژین کە وڵاتی عێراق لە ساڵی 1920دا دامەزراوە و بڕیاری ئەوەی تێدراوە لەو جێگانەدا کە زۆرینەی خەڵکەکەی کوردن زمانی کوردی لە پۆلی یەکی سەرەتاییەوە تا شەشی سەرەتایی بکردنیە. من یەکێکم لەوانە کە ئەوە کراوە مانای وایە دانراوە بە زمانی کوردیە، بەڵام تا ئێستا لەو سەردەمەشەوە شۆڤێنیەتی عەقڵی عەرەبی دەورێکی ئەو تۆی بینیوە کە زمانی کوردی نەتوانێت جێ پێی خۆی بە تەواوەتی بکاتەوە چونکە ڕێزی لێ نەژێت. لە ئێرانە تا ئێستا زمانی کوردی ئەگەر ئاهەنگی زمانی دایک بجێڕن بەداخەوە لە ناو ماڵەکان و لەسەر شەقامەکانی گێڕن چونکە زمانەکە لە قوتابخانە ناخوێنێ. لە تورکیا زمانەکە قەدەغەیە تا ئەمڕۆ کەوابێ مافی ئەومانە و زمانیش لە سووریا لە بەشێکیان نەبێت لە هەموو سووریا ئەو کارە نییە کەوابێ ئێمە حەقی وایە هەموو ڕۆژێک بەیانی کە لە خەو هەڵەسین ئاهەنگی ئەوە بجێڕین کە زمانەکەمان گفت و گۆی پێکەین کە زمانەکەمان بیری پێکەین و کە زمانەکەمان پێی دەنووسین. زۆر باشە دکتۆر 350,006 چۆن نووسی؟ ئەمە لە شەر ڕۆژێکان نووسیت یا بەرهەمی کاری ماوەی چەندین ساڵەتە و چیەکەی لە کوردستان بە تەمای چیت؟ ئەمەی کەیکەی بە تەنیایکەی یان پێویستی بە کۆمەڵێک نووسەری تر هەیە بۆ هاوکاریکردن و گەیاندنی هەموو ئەم پەیامە نەتەوەییە کوردی کە پێێتەوە تەوێ بیگەێنی؟ لە ڕاستی ئەو کارەی کە من لێرە دەیکەم بە فەرمانی جەنابیان سەرۆکی نەتەوەی کورد کاک مەسعود بارزانی و بە پشتگیری جەنابیان و بە پشتگیری سەرۆکی حکوومەت وەکو ڕاوێژکارێک بۆ پرۆژە زانستیەکانی زمان ئەدەب کولتوری کوردی کە لێرە هیچ کارێک بە تاقی تەنیا بە ئەنجام ناگەێنرێت ئەگەر دەستە جەمعی تێدا نەبێت. دەستە جەمعیەکە بەڵام ئەبێ کۆبوونەوەیکی جددی بۆ بکرێ ئەبێ لێ کۆڵینەوە چۆنی ئەو کارە بگەێنین ئەنجامێ. ئێستا ئێمەوامان لێ هاتووە هەر یەکەو لە جێگای خۆیەوە ئەو تۆزێکەکە لە ئەنجامە ئەوەی ئەو هەڵەیتایە ئەوەی ئەویش هەڵەیتە ئەمەی ئەم ڕاستیتایە ئەو هەڵانە ئەم ڕاستیەی ئەمیش ئەشارێتەوە. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە. ئەو 350,006 کە کۆکراوەتەوە لە زمانی ئەڵمانی و بۆ زمانی کوردی و لە کوردی و بۆ زمانی ئەڵمانی بێگومان بەرهەمێکە لە ساڵی 1982ەوە کە بووم بە مامۆستا لە زانکۆی ئازاد لە بەرلین نەخشەم بۆ کێشاوە. ئەم نەخشەیە ئەمڕۆ بەرهەمەکەی ئەوەیە کە 4 فەرهەنگی. باشە دکتۆر هەر لێ ڕاتەگرم ئەو سەردەمی کە تۆ باسیەکەی کورد وەکو جەنگاوەر ناسراوە یعنی لە پەڕی پەرتووکەکانمانە هەمیشە سیلاحێکی لەسەرشان بوو وەکو جەنگاوەرێک ناسراوە. تا چەنە لایەنی ڕۆشنبیری قسەکردن کۆمەڵایەتی گەێنراوەتە دەرەوە؟ لە ڕاستیە من یەکێک بووم لەوانەی کە لەو سەردەمەدا دەرکم بەوە کرد کە ئەوروپا ئێمە وەکو جەنگاوەرێک دەناسی. من شانازی بەوە دەکەم کە سواری تەکسیە بووم و تەکسیەکە لێی پرسی وتی چیت وتم کوردم تی بارزانی ئەمە مانای وابوو جەنگاوەرێکیان هاتە پێش چاو. بەڵام من لەو ڕۆژەوە بڕیاریەوەمدا کە ئەو وێنەی جەنگاوەرە بگۆڕم. گۆڕینیشم لەوە هات یەکەم دیوانی شیعریم کە بە کوردی و ئەڵمانی لە ساڵی 1982دا بڵاوم کردەوە لە باتیەوەی جەنگاوەرێک بە چەکێکەوە دابنێم هاتم دەمێکم دانا دەمەکە بانی ئازادیە و لە هۆنداوەکانیشان ناوەڕۆکی ئەوم گەیاندووە کە ئێمە ئازادیمان ئەوێ بووە لە ژیاندا نەک
غەدر لە یەکێ بکەین ماڵی یەکێ وێران بکەین ئەمە کاری ئێمە نەبووە ئێمە هەرچێکمان کرد بێ بەرگریمان لە شەرەفی خۆمان کردووە بێمەوە سەر باسەکەی تر کە چۆن ئەو بەرهەمانە کۆکراوەتەوە لە ساڵی 1970 کە من دەستم بە وشە کۆکردنەوە کرد من نەهاتوم هیچ فەرهەنگێکی کوردی وێنە بگرمەوە وشەکانی فەرهەنگەکان وەربگرم من هاتووم ئەگەر یەکێ بێتە کتێبخانەکەم و لە بەرلینە سەرنج بدات ئەبینێ بە هەزاران کتێبی تێدایە هەموو گۆڤارە کۆنەکانی تێدا هاتووم ئەو شانەی کە بەکارهێنراون هەر هەمووی کارتم بۆ نووسیوە وشەکانم بۆ گێڕاوە تەنانەت بە زمانەکانی تریش ئەگەر عوسمانی بوو بێ ئەگەر فارسی بوو بێ ئەگەر تورکی بوو بێ ئەگەر عەرەبی بوو بێ لەسەر کارتەکە نووسیومە ئەو شانە کۆکراونەتەوە ئەو فەرهەنگانی لێ بەکارهێنراوە ئێستا لێرە ئەمانەوێ ئەو 350,000 وشەیە بکەین بە داتایەکی گەورە و بەرنامەیەکی ڕێک و پێچی بۆ دابنیە و لە ئینتەرنێتە سوودی هەموو لایەک لێ برینێ بۆ ڕێگنووسی و یەک نووسی زمانی کوردی باشە دکتۆر خۆمان تا چەند ئەتوانین ڕۆڵمان هەبێ لە پاراستنی زمانی خۆمانە بۆ نمونە هەر تاکێک لە بەرپرسیارەتی خۆیەوە لە کاتی گفتوگۆکردن و مامەڵەکردن لەگەڵ یەکتریە لە ڕاستیە ئێمە ڕستەیەکم هەیە کاتی خۆشی وابزانام لەم ستۆدیۆی ئێوە دووبارەم کردوێتەوە لەم کورد زمانەکەی خۆی خۆشدا بۆچی ئەم خۆش نەویستنە لەوە هاتووە کە ڕێزی لێ ناگرێ ئەم ڕێز لە گرتن لە چێوە هاتووە ئەگەر زمانێکی تر بزانێ بە زمانەکەی تر قسە دەکا بە زمانەکەی خۆی قسە ناکە ئەگەر وشەیەکی کوردی بزانێ چێ بۆ نمونە وشەی موسەقف بەکارێنێ لە کاتێکا کە ئێمە ڕووناکبیرمان هەیە لە کاتێکا کە ڕۆشنبیرمان هەیە من دشت بەوە نیم بە هیچ جۆرێک کە ئێمە وشەی بێگانە بەکاربێنین بەڵام من دشت بەوەم کە ئێمە ڕستەکانمان کە دای دەڕێژین بە عەرەبی دای بڕێژین من دشت بەوەم کە بە تورکی دای بڕێژین دشت بەوەم کە بە فارسی دای بڕێژین کەوا بێ ئێمە نابێ شتەکان لە فارسەوە وەربگرین ئەبێ ئێمە هەمیشە دان بەوە دابنین کە ئێمە خۆمان خاوەنی زمانێکین ئەم زمانە وشە سازی تایبەتی خۆی هەیە ڕستە سازی تایبەتی خۆی هەیە دەنگ سازی تایبەتی خۆی هەیە لێکسیکی واتە فەرهەنگ ناسی تایبەتی خۆیە کە ئێمە ئەمانەمان زانی کەوا بێ بیر لەوە دەکەینەوە کە تا چ ڕادەیەک ئێمە ڕێز لە زمانەکەمان دەگرین ئێمە ئەبێ ئەو ڕێزەش بیسەپێنین بیگەێنین بەچی ئەیگەێنین بەوە دەیگەێنین کە هەموو هەوڵێکمان لە پێناوی ئەوەدا بێ پێکەوە بتوانین بەرەو ئەنجامێکی سەرکەوتوو کارەکە بگەین باشە دکتۆر بۆچی من ئەبێ عەرەبی لوبنانی عێراقی جەزائیری ئیماراتی چوزانم هەر هەمووی لێک جا بکەمەوە بزانم ئەمە عەرەبی کامیانە ئەمیان خەڵکی کوێیە با بڵێن ئەمە سعودیە عێراقیە لوبنانیە بۆچی کەسێک من بە زمانەکەمانە ناسێتەوە جیاواز لە هەموو شتێک من لەو باوەڕام خەڵک ئێمە بە زمانەکەمانە دەناسێتەوە بەڵام تۆ ڕەنگە باسی شێوە زمانەکانی کوردی بکەیت بڵێ بۆچی ئەم شێوە زمانانە بەرەو چۆمان دەبا ئێمە گرفتمان هەیە گرفتەکەمان مێژوویە مێژوویەکەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەوتوینەتە ناوچەیەکەوە لەو لامانەوە فارس بووە لەم لامانەوە لە سەدەی 13 و عوسمانیەکان هاتوون و تورکەکان هاتوونەتەوە دەوڵەتیان دروست کردووە ئەمە وای کردووە و ئەحمەدی خانی دەڵێ ئەف قوڵزومی ڕۆم و بەحری تاجیک هەندێک و دکەن خروج و تەحریک کرمانچەمی بخون دەبن مولەتەق مانای وایە ئەو هێرشی هێناوە کوردی کوشتووە ئەم هێرشی هێناوە کوردی کوشتووە ئەمە کارێکە کە لە ئێمە قەوماوە ئەم لێ قەومانش میرنشینە کوردەکانی دروست کردووە میرنشینە کوردەکانیش لە ناوی یەکتریا ڕێگ نەبوون لەگەڵ یەکتریا شێوە زمانەکان دروست بوو هەر لاوچەیەکی شێوە زمانی تایبەتی خۆی ئەمە گرفت نییە بۆ زمانی کوردی ئەوەی کە گرفتە ئێمە ئەبێ دان بەوەدا بنین کە ئێمە تا چ ڕادەیەک ئەم زمانی نووسینەی ئەم ڕۆمان دەکەین بە زمانێکی یەکگرتوو و بەکاری هێنی ئەمە گرفتی ئەمە زۆر باشە کورد بەچی پارێزراوە ینی لەوەتەی هاوێ تاوەکو ئێستا ماوەتەوە کورد بە زمانەکەی پارێزراوە بۆچی زمانی کوردی کۆڵەکەیەک دوژمنانی کورد چ عەرەب چ فارس چ تورک هەم لە سەرەتای مێژووە تا ئێستا هەوڵی ئەویان داوە کە کورد لە زمانەکەی دوورخەنەوە ئەم دوورخستنەوەی لە کورد بەوە هاتووە کە زمانەکە بتوێننەوە هەوڵی ئەویان داوە هەموو سیاسەتێ بەکاربێن و ئەوەی کە بۆ ئێمە بووە بە کۆڵەکە و پێی ماوینەتەوە زمانی کوردی زۆر باشە ئەم کتێبە هی ئیبراهیم ئەمین باڵدارە ناوی بەڕێزیستانی لەسەر ئەمە چیتان لەم کتێبە کردووە
دکتۆر ئەو کتێبەمان نوێ کردوێتەوە نوێتان کردوێتەوە ئەو کتێبەمان نەک نوێ کردوێتەوە بە سیستێمێکی پەروەردەیی زۆر پێشکەوتووی سەردەمیانە نوێمان کردوێتەوە نازان بەرنامەکە کاتی ئەوەی ئەبێکە من بە دوور و دێژی باسی ئەو نوێکردنەوەی بکەم بەتایبەتی ئەو کتێبەی کە بەدەستەوەیە بۆ منداڵانی کوردم لە دەرەوەی وڵات نووسیوە ئەویش بەوەی کە کتێبەکە هاتووم جگەلەوەی کە بە تیپە عەرەبیەکە نووساوە تیپە لاتینیەکەشم خستوێتە پاڵی بە جۆرێکی ئەوتۆ بڵێ بە جۆرێکی ئەوتۆ کە مناڵێکی کورد کە لە دەرەوەی وڵات ئەژی لە توانایە هەبێ کتێبەکە بەکار بێنێ و زمانی دایکی لە ڕێگایەوە فێر بێ ئەو کتێبەم ساڵی پار بێگومان ئەو بارکۆرتەش کە لەسەرەتی مناڵەکە دەتوانێت بەهۆیەوە جۆی لە دەنگەکان بێ دەنگەکانی سێ جۆر دەنگە جارێکیان دەنگی پیاوێکە دەنگی مامۆستای پیاوە جاری دووەمیان دەنگی مناڵەکەیە یان هاوڕێیەکی مناڵەکەی جاری سێمیان دەنگی ژنێکە ژنەکەیان دایکێتیان مامۆستایەکی ژنە کەوابێ ئێمە لە دانانی ئەم کتێبەدا لە نوێکردنەوەی ئەم کتێبەدا بیرمان لە فرەلایەنی کردوێتەوە ئەپلیکیشنێکی نوێمان بۆ کردووە ئەنیمەیشنێکمان بۆ کردووە یعنی ئەم کتێبە تکایە ئەم کتێبە کتێبی ئەلف بێیە بۆ ئەوەی منداڵی کورد فێری ڕاست نووسی و ڕێک نووسی بکە لەبەرەوە زۆر پێویستە باەک بەو کتێبە بدرێت ئەو کتێبی کە بەدەستەوە بوو ئەوە ئەم ساڵ چاپ دەکرێت کتێبەکەی تریان کە نازانم بۆ لەسەر مێزەکە دانراوە ئەم ساڵ بڵاومان کردەوە لەگەڵ ئەم کارتانەدا کام کارتانش ئەم کارتە بڵێ لاپەڕەکانی ئەو کتێبەیە کراوە بەکار مناڵەکە دەتوانێت کارتەکە دەربێنێ لەسەر هەر کارتێکیان و QR کۆچێکی لەسەرە لی دەدا گوێی لە دەنگەکان دەبێ و کتێبەکەی بەدەستەوە بیان ئەمەی بەدەستەوە بێ کە یاری پێەکە عینەن سابە کارێکی زۆر زۆر مۆدیێرنە و کارێکی زۆر شایستەیە کێمە کردووبانە زۆر باشە قسێکتانەیە دکتۆرەڵێن ئەگەر دایکێک یا باوکێک هەر کەسێک وشەیەک بەغەڵەت فێری منداڵەکەی بکات تاوانی بەرامبەر کردووە بۆچی من ئەوانم بۆ دایکەکان و باوکەکان ئەگەر یارمەتیم بی بەکار نەهێناوە بۆ وەزارەتی پەروەردە بەکارمێناوە ئەڵێ وەزارەتی پەروەردە لە کتێبەکانیە ئەگەر ئاگاداری ئەوە نەبێ کە کوشەکان بە هەڵە بنووسێن مانای وایە مناڵەکە بە هەڵە فێر دەبێ لە سەردەمی مناڵیشتەوە گەر شتێک بە هەڵە فێر بووی بەداخەوە بە ئاسانی ناتوانانی لێی دوورکەویتەوە لەبەرەوە من دامناوە بۆی کە تاوانێکە بەس من وا تێگەم ئەوەی کە جەنابێ باسێکی لەوە هاتووە کە دایک و باوکەکان ئێستا فێر بوون بێگانە لە ماڵەکانیانە دائەنێن و مناڵەکانیان بەو بێگانانە جینۆساید دەڵێ جینۆساید بەڵێ ئەوم ناوناوە من بە جینۆساید من بەلای منەوە جینۆساید چییە؟ جینۆساید تاوانێکی مرۆڤ تاوانێکە کە بەرامبەر بە مرۆڤێک ئەکرێ و مەحو ئەکرێتەوە منداڵێکە لە سچی داکایەتی لە تەمەنی سێمانجیەوە ئەو ئەندامانەی کە بەهۆیەوە فێری زمان ئەبێ گەشە ئەکا شوی لە زمانی دایکی دەبێ گوێی لە مۆسیقای دەنگی دایکی دەبێ دەرێک بەوە دەکات دایکی بە چ زمانێک بێگومان پێی نادوێ بەڵام سەرەتاکانی دروست دەبێت کە لە دایکە بێ ئەگەر دایکەکە بەو زمانە لەگەڵ یان نەدوێ معنای وایە تۆ تاوانێکی بەرامبەر دەکەی ئەو تاوانش ئەوەیە کە ئەو زمانەی کە لە سچی تۆدا لە سچی دایکەکەدا گوێی لێ بووە ئەو زمانە دوو دەخرێتەوە کەوا بێ تۆ تاوانێکی گەورەی بەرامبەر دەکەی ئەبێ مناڵەکە بە زمانی دایکی فێر بێ زۆر باشە دکتۆر بڕیارێکی سەرۆکی حکوومەت هەبوو بۆی کە ئەو بیانانەی لە هەرێمی کوردستان فێری زمانی کوردی بن چیتان کردووە بۆ ئەوە کارێکی من سوپاسی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی یەکەم کە لە 21 مانگی دوی ساڵی 2022 دا بڕیار فەرمانێکی دەرکرد و بڕیاری ئەوەی دا کە دەبێ ئەو بیانیانەی کە لە کوردستانن ئەو بیانیانە پێویستە زمانی کوردی بخوێنن بۆ ئەمەش داوای لە سێ بەرەی زانستی ئەم وڵاتە کرد کە ئەوێکیان ئەکادیمیای کوردی بۆ ویتیان وەزارەتی پەروەردە بوو ئەویتیان وەزارەتی خوێندنی باڵا بوو کە بەرنامەیەک دابنێن بۆ ئەوان بەداخەوە لە کۆبوونەوەکانە من لە چەند کۆبوونەوەیەکە بەشدار بووم نەگەیشتینە ئەنجامێک کە ئەو ئەنجامە دڵی من ئەو بخواتەوە لەبەرەوە ئێمە هاتین بەرنامەیەکمانە بۆ بەرنامەیە 38 باسە ئەم 38 باسەمان کرد بە کتێب و ئەمەشمان بە 12 زمانە کە بۆ جاری یەکەمە بە زمانی چینی بە زمانی یابانی بە زمانی کۆری پێشکەش دەکرێت بۆ ئەمەش لێرا با ڕوونی بکەمەوە تکایە ئەمەوە ناگەینێ کە من خۆم بە زمانی چینی یا بە زمانی یابانی کتێبەکەم بۆ جێڕاوە بەڵکە من هاتووم لە زانکۆی ئازاد لە بەرلین مامۆستایەک کە دکتۆرای هەیە لە زمانی ئەڵمانی و ئەدەبیاتی ئەڵمانیا داوام لێ کردووە
هاتووە هاو بەشم بووە ئەم پرۆگرامەمان بەیەکەوە زمانی مامۆستاکەش زمانی دایکی زمانە چینیەکە بووە کەوا بێ من هەوڵی ئەوم داوە ئەو زمانانەی کە خۆم نەمزانیوە 5 زمان لەو زمانانە من خۆم وەرمگێڕاوە زمانەکانی تر کە خۆم نەمزانیوە سەرپەرشتی هەموو کارەکەم کردو لە ئەنجامدا ئەم کتێبانە کە لەم ڕۆژانەدا لە کوردستان بەو شێوە قەشەنگیە بڵاویان دەکەینەوە 12 کتێبۆ من سوپاس بە 12 زمانی جیاواز کە زمانی عەرەبی و تورکی و فارسی تێدایە لە زمانەکانی تریشدا لە زمانەکانی تریشدا فەڕەنسی ئیسپانی ئیتالی هۆڵەندی ئەم زمانانەی تێدایە زۆر باشە دکتۆر تا چەند گرنگە لە زمانە گرنگی بە لایانی پەروەردەیی بدرێت ئەمە تا چەند ڕۆڵی هەیە لە زمانە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە ئێمە هەمومانەزانین مناڵ چۆنت پەروەردە کرد بەو شێوەیە ئەنجامەکەی دەداتە دەست کەوا بێ ئێمە ئەبێ پەروەردەکانمان پەروەردەکارەکان پەروەردەکارێکی بەتوان نابن تا منداڵەکان پەروەردە بکەن پەروەردەکارەکانیش پەروەردەکارێکی بەتوانان نابن ئەگەر بێت و پرۆگرامی وەزارەتی پەروەردە پرۆگرامێکی پتە نەبێ بۆیان لەبەرەوە من پێشنیازی ئەوە دەکەم ئێمە دەبێت دەست پێ بکەین ئێمە کاتیەوەمان هاتووە گۆمەکەمان شڵەقاندووە ئێمە هاتووینەتە پێشەوە بەرنامەکان پرۆگرامەکانمان دیارە پرۆژەکانمان دیارە ئێمە ئەبێ ئەو پرۆژەیە هەموو لایەک پشگیریمان بکە ئەگەر پشگیری ئەبێ وەزارەتی پەروەردە پشگیریمان بکە بێ پشگیری وەزارەتی پەروەردە ناتوانین کارەکانمان بگەێنینە ناو خەڵکەکە ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا ئامادە بێ پشگیریمان بکە ئەبێ ئەکادیمیای کوردی لەگەڵمانە بێ ئەبێ ئەو وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتەکانی تر کە پەیوەستن بەو کارانە ئەبێ لەگەڵمان نابن بۆ ئەوەی ئەمە ئەو کارێک کە دەستمان پێکردووە بیگەێنینە ئەنجامەی کە پێویستە و دڵی هەموو لایە خۆش بکەین بێگومان سەرۆشی حکوومەتی کوردستانیش بێ ئەرشی ئەو ئێمە ناتوانین ئەم کارانە بکەین کەوا بێ بایەخێکی گەورە بە کارەکان بدرێ ئێمە بێ کارەکان بگەینە ئەنجام هەموو کارێکیش کە دەستی پێ دەکەیت ئەگەر پشگیری نەکرێ ناتوانانی بگەیت تا ئەنجام دەستێت پێەکەی بەڵام ئەنجامەکەش ئەنجامێکی باش نابێت زۆر باشە دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردووە گرتەی ڤیدیۆی کوردستان 24 بڵاو بۆوە سەربازێکی عێراقی ملپێچی یەکێک لە جوتیارانی کورد ڕاکێشێمە تا چەندە پەیوەندی بە زمان و کولتوری کوردی و جلی کوردی و دابوونەریتی کوردیەوە هەیە لە ساڵی 1966دا لە کەرکووک گیراوم چاوی ڕاستم لە دەست داوە و ئێستاش چاوی ڕاستم نابینێ لە ساڵی 1970دا هۆنداوەیەکم بۆ کەرکووک نووسیوە ئەڵێم جاگەر دوژمن لاپەرە سەنگ بێ خوێنمژینی هەر لەبەر بێ یا بیەوێ بە ئەنقەسی کورد نەمێنێ لە ڕووی زەوی ئەوا زیندانێ لە کەرکووک بۆ خۆی بە ئامادەکازوو بزانێ کە تیشی گوڕگوڕ هەڵاوی تیشکەکەی زەمبور خۆراکی ناو زیندانیە بێ ئەمەیە بیری پێشڕەوی کورد مانای وایە من لە تەمەنی 21 ساڵیمەوە خەو بەو ڕۆژەوە دەبینم کە خوشک و برا کوردەکانم لە کەرکووکدا بە ئازادی بژین لە کەرکووکدا ئەو سەردەمەی کە من لە کەرکووکدا بووم بۆ چەند ساڵێک لە کەرکووکدا بووم ڕێز لە هەموو لایەکە گیرا من نەمدیەوە بە چاوی خۆم کوردێک ئازاری تورکمانێک بە ئەگەر بێت و ئاڕاستە نەکرابێ پێکەوە ئەژیان لەو شارەدا ژمارەی دانیشتوانی کورد هەمیشە زۆری نەبووە ئەوەندەی من پیاوێکی تەمەن 75 ساڵ لە بەردەمی تۆدا دانیشتووە و باسی مێژوویەک دەکا کە خۆی بەشداری لە مێژۆکەدا کردووە زانێ لەبەرەوە تاوانێکی گەورەیە کە ئەمڕۆ سەربازی عێراقی سەربازی حکوومەتێکی فاشی کە بەداخەوە بۆە حکوومەت پاتیا سەرخە مسپاسی جەنابی سەرۆک دەکەم کە هاتۆتە سەر خەت و بەرگری لەو هەژارانە دەکا ئەوانە برا و خوشکبانن ئەمڕۆ بەرامبەر بەوان دەیکەن سپینێ بەرامبەر بە ئێمە دەکەین لەبەرەوە ئێمە شانازی بە تێکۆشانی ئەوانەوە دەکەین شانازی بە دەنگی ئەوانەوە دەکەم کە لەبەر دەمی سەربازەکانە ئەڵێن ئەبێ لاشەکانمان لێرە بجۆستنەوە ئەجینا کەرکووک جەنایڵی بەڕێز دکتۆر فەریاد فازڵ عومەر ئەکادیمیکار و مامۆستای زمان و سەرۆکی پەیمانگای خوێندنی کوردی بەرلین سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا دکتۆر بەخێر بێت زۆر سوپاس بۆ ئێوەش